تیپی تۆپیانی برایەتی مەبەستی ئامادەکاری بۆ خولەکانی پلەیەکی عێراق و نایبی کوردستان دەستی بە مەشغوڵڕانان کرد با سەرپەرشتی ڕانەری بازمون محمود مەجید و زۆربەی یاریزانانی وەرزی ڕابردوو. تیپی تۆپی پێی یانەی برایەتی دەستی بە ئامادەکاری کرد بۆ هەردوو خولی پلەیەکی عێراق و خولی نایبی کوردستان. تیپەکە بە سەرپەرشتی محمود مەجیدی ڕاهێنەر و بەشێکی زۆری یاریزانانی وەرزی ڕابردوو یەکەی مەشقی لە نێو یاریگای خۆی ئەنجامدا. طبعا يمكن احنا اول فريق بالنسبه لدوري كردستان يبدي اعداد لان بێگومان ڕەنگە یەکەم تیپ بین دەست بە ئامادەکاری دەکەین بۆ خولی نایبی کوردستان لەبەر ئەوەی یانەی برایەتی ناوێکی گەورەیە لە تۆپیپەی کوردستان چونکە بەردەوام ڕکابەری ژمارە قورسەکان دەکات بەڵام کاتمان پێویستە چونکە 6 مانگە یاریزانەکان دابڕاون بەڕاستی ئەوەی لە بەردەستمانە کاتێکی کەمە ئامانجمان بردننی نازناوی خولی کوردستانە و سەرکەوتنە لە خولی پلەیەک بۆ نایبی عێراق 3 بۆ 4 یاریزانی کاریگەرمان لەدەستداوە بەڵام گرێبەستە نوێیەکان پێم وایە قەرەبووی شوێنیان بکەنەوە هیوادارم هەنگاو بە هەنگاو بە ئامانجەکانمان بگەین. یانەی برایەتی چەند وەرزێکە تا دوا هەنگاوی گەیشتن بە خولی نایبی عێراق دەڕوات و ناگاتە نایاب بۆیە ئامانجی ڕکابەریکردنە بۆ گەیشتن بە نایبی عێراق و بەدەستێنانی نازناوی خولی نایبی کوردستان. تقریبا هەژنۆ لاعیبمان هێستا نەهاتوونە بەبەوەی چکە دوێنێ شەو تاخیر ئاگادارماکردنەوە بێگومان ئەمە پارساڵش بە خۆدەش بینێت ئامانجی بەخاستە لە مەرحەلەی دووەم فەرقەمان زۆر پێشکەوتووە لە ئاخری کە دەوری ڕاوەستە ئێمە پلەی دووەم بوون بە فەرقی گۆڵ ڕاستە گەمەشی زیاتریشمان کرد بوو بەڵام زۆر هیوام بە ستافی ڕاهێنەر و یاریزانەکان هەبوو لۆ پلەوەی یەکەم بڕۆیش بەیان یاریزانان ماوەی 6 مانگە لە مەشقەکان دابڕاون بۆیە کاریگەری زۆری لەسەر ئاستیان هەبووە و بە پەرۆشیشەوە ڕوویان لە مەشقەکان کردوتەوە تاوەکو بە باشترین شێوە خۆیان بۆ خولەکان ئامادە بکەن. بە خۆشحاڵی یەکەم ڕۆژی تەمرینە هیوادارم هەموو نادیەکانی تری کوردستان دەست بە تەمرین بکەنەوە تاکوەوە چەند 5 مانگ ئێمە دابڕۆین لە تەمرین و لە یاریگا بەڕاستی شتێکی ناخۆش بوو. ڕاستی ئەمە یاریزانان زۆر ناڕەحەت بووین بەڵام بە وادەی دەستپێکردنەوەی و ئێستا زۆر دڵخۆشین و بە شێوەیەکی باش خۆمان ئامادە کردووە پەرۆشین بۆ مەشقەکان. خولی نایبی کوردستان وا بڕیارە لە کۆتاییەکانی مانگی داهاتوو دەست پێ بکات کەمتر لە 2 مانگ لە بەردەم تیپەکان ماوە بۆ ئەوەی خۆیان بۆ خولەکە ئامادە بکەن لە کاتێکدا یاریزانان زیاتر لە 6 مانگە لە مەشقەکان دابڕاون. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.